ئەمە گوندی زێلکەی عەتکۆیە لە سنووری قەزای بەردەڕەش. لەم گوندە یەکەم حاڵەتی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری قەزای بەردەڕەش تۆمارکرا. ئێستا لەم گوندە 12 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمارکراوە. گوندەکەش بە تەواوەتی گەرەنتینەکراوە و ڕێگە بە هیچ کەسێکیش نادرێت هاتوچۆی گوندەکە بکات. کەمال ئەحمەد موختاری گوندی زێلکەی عەتکۆیە باس لە بارودۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی گوندەکەمان بۆ دەکات. خۆران ڕۆژی گوند ئەوە دەبینی گوندەکە چەند سۆڵ دیارە هەموو هەرکەس لەما لە کەرنتینە و خەڵکەکەش دەترسێتن ینی بەنسبەت ئەو واقعەکە ئێستا هاتە منتەقەیمە و ناحیە ڕۆڤێ گوندەکەمان. خۆران تا ئێستا ئەوە لە دوونی هێوارەوە کە ئامارەکەمان پێگەیشتێ بوویتە 13 نەفەر. بەس تەندروستی بەس 2 نەفەریان بڕێک مەقسەد پێوە دیارە ئەویدی هەر وچی من و تۆ بەس دەرێن کۆڕێنێتی ینی فاسەکەیان دەرچووە. ژمارەی دانیشتوانی 550 تا 600 نەفەر دەبین 78 مالین. ماڵێ ئەگەر تشتێکمان پێویست بیتن بەنسبەت ئەجا هەر کەسە و خزم و کەسێکی هەبی لە دەوروبەر بۆمان دەین نەتا ئەو ساترە ئەلی ڕۆژ وەردەگرین و چ مشکلێمان نیە الحەمدوللا. بەنسبەت هەر بەخۆمان الحەمدوللا دەکڕینوە تا ئێستا چ مشکلێمان نییە. چۆن دەیکڕێن خەڵکێکی نا ڕێگە بەمە نادن خەڵکەچی بۆمان دەینیتە لێرە بۆمان دادنێ برانی پۆلیس شاوکارن لەگەڵمان کە لەو خەڵکە وەردەگرین و دەبینەوە. دکتۆرە نارین بەڕێوەبەری تەندروستی بەردەڕەشیش باس لە چۆنێتی دەرکەوتنی یەکەم حاڵەتی توشبوونی ڤایرۆسی کۆڕۆنا دەکات و دەڵێت یەکەم حاڵەت کە لە قەزاکە تۆمارکرابێ ئافرەتێکی تەمەن 75 ساڵانە و دانوشتی گوندی زێلکە عەتکۆیە. تا ئێستاش سەرچاوی توشبوونەکەی دیار نییە. هاتیە تۆمارکردن گوندی زێلکە گەهشتە ژمارەوانەکە 12 حالەتی هاتنە تۆمارکردن. یەکەم حالەت بوو ئەوژی پیرەژنەکە 75 ساڵی بووی سەردانە نەخۆشیە کرد بوو بەهۆی بێن تەنگی و تەنگە نەفەسی و کوخە و پەرسی و پشتی سامپڵی هاتی وەرگرتن هاتە دەستنیشانکردن کە هەلگەری ڤایرۆسیە مەژی فەرزانی کە ئەم تیمێت خۆی تەندروستی فڕێکەینە گوندەی زێلکان هەر بە شەوەیەکی گوتیمە ژمارەیەکە زۆر یا ملامەسێت توی کۆنتاکتە هاتە دەستنیشانکردن و هەمی ڕەوانەی گەرانتینیکردن کو ژمارەوان 47 کەس بوون هاتنە ڕەوانەکردن بۆ گەرانتینی و 35 سامپڵژی هاتنە وەرگرتن هەر نەف عایلەوەی بخوودە و هەندێک دەوروبەری وێژی. ڕۆژەی دوانەی دەرکەفت کوسی حالەتی دیهات نەتۆمارکردن هەر لە گوندەی زێلکە لەومە بڕیار هاتەتەوە کە گوندەی زێلکەی تەمامی بێتە گەرانتینکردن. دیسەوە ئەمڕۆ بوون تیمێمە ئەم چون ینی هێشتا دەستنیشانکردنە کۆنتاکت و ملامەسە و سامپڵی دی وەرگرین مەثەن ژمارە سامپڵە مە 5 سامپڵی دی وەرگرتن هەریەت عەشوائیت ناو خەڵکی گوندیدا ومە ئەوژی ڕەوانەی دهۆکیکردن کو بوومە دیار بوو 8 نەفەری دیژی دەرکەتم پۆزاتیف هەر وەکی گوتی هەلگیری ڤایرۆسی بوون یعنی ژمارەوە هەمی ڤێت بیتە 12 کەس 12 حالەت هاتنە تۆمارکردن گوندەی زێلکەی. تاکو ئێستا لە سنووری قەزای بەردەڕەش 13 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمارکراوە کە 12یان دانوشتی گوندی زێلکە عەتکۆیە و تەنیا یەک کەسیان نەبێ کە کوڕێکی گەنجە دانوشتی سەنتەری بەردەڕەشە. محەممەد جەلیل کەناڵی گەلی کوردستان گوندی زێلکەی عەتکۆ لە سنووری نەحیی ڕۆڤیا.